هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی دەستگای میدیای کورسات و بەرنامەکەی خۆتان چارە. لە مەڵقەی بەرنامەکە هاتینەوە خزمەتتان لە درێژەی بەرنامەکانمان دەربارەی مناڵان بە گشتی و مناڵانی خاوەنپەدایستی تایبەتی بە تایبەتی تر. لە حەڵقەکانی ڕابردووە باسمان لە کێشەکانی بیستن، کێشەکانی زمانگرتن و قسەکردن و هەروەها مناڵانی شەبەنگی ئۆتیزم و هەروەها کۆمەڵێک بەرنامەمان دەربارەی داون سیندرۆم خستە خزمەتی ئێوە. لە پێشەمانەشەوە کۆمەڵێک بەرنامەمان دەربارەی کێشەکانی کلۆربوونیدانی مناڵان و هەڵامەت و پەتاوەرزەکان و کۆڕۆنا لە مناڵان و نەخۆشیەکانی دڵی مناڵانە پێشکەشی ئێوە کرد. ئەمەڵقەی چارە تایبەتە بە ئیفلیجی مێشک لە مناڵانە کا بەشێکی گشتی لە ناو خەڵکدا بە شەلل دەماغ ناسراوە. لە وڵاتێکی وەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەموو ساڵێک 10,000 مناڵ لەدایکە بن کە بەشێک یاخود جۆرێک لە ئیفلیجی مێشکیان هەیە کە دەرکەوتەی ئیفلیجی مێشک لە مناڵ بۆ مناڵ جیاوازی هەیە. ئەم شوێنەی کە منی لێم شوێنی یاریکردنی مناڵانە. لە سەدا 50 ئەو مناڵانەی کە ئیفلیجی مێشکیان هەیە دەکرێت بەبێ یارمەتی و بەبێ هاوکاری ئێمە خۆیان بڕۆن و لە سەدا 50 پێویستیان بە هاوکاری و یارمەتی ئێمە هەیە وەک دەوروبەر. وا چاوەڕوان دەکرێت کە تەنها لە ئەمریکایە زیاتر لە 764,000 کەس جۆرێک لە جۆرەکانی ئیفلیجی مێشکیان هەبێت و پێداویستەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ. هۆکارە مەترسیدارەکان بۆ ئیفلیجی مێشک بریتین لەو مناڵانەی کە بەنەبەکامی لەدایکە بن و ئەو مناڵانەی کە بەدوانە لەدایکە بن و هەروەها ئەو مناڵانەی کە لە کاتی دووجیانە دایکیان تووشی کێشا بێت و هەندێکیش لەو منداڵانەی کە لە کاتی لەدایک بووندا تووشی کێشە دەبن. هەنێکیان لە کاتی دووجیانە دایکە کە تووشی کێشا بێ و هەنێکیان لە کاتی لەدایکبوونی مناڵەکانە کێشەکانی ئیفلیجی مێشکیان توش دەبێت کە بەشێکیان پەیوەندی بە نەخۆشیەوە هەیە و بەشێکیان پەیوەندی بە لێبڕانی ئۆکسجینەوە هەیە. هەموو پرسیارەکانی ئەومان کۆ کردوتەوە و پاش کەمێکی تر لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم خەسرەوجا فۆڵامەکانی وەردەگرین و کۆمەڵی خەڵکی تریشمان هەیە لە مەڵقەیە کە میوان و دایانەوێت باس لە ژیان بکەن لەگەڵ ئیفلیجی مێشکدا. سەرەتا بە ئەنیمەیشنێک دەست پێکەین بۆ تێگەیشتن لەم نەخۆشیە و وەک هەمیشە بۆ زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز هەموو یەکشەممەیە کاژمێر 7 ئێوارە بینەری چارە بن. ئیفلیجی مێشک چییە؟ ئێمە ئازانین کە ئیفلیجی مێشک بریتیە لە زیانکەوتن بە مێشک. ئەمەش کاریگەری لەسەر توانای کۆنتڕۆڵکردنی ماسوورکەکان دروست دەکات. چارەسەرکردنیشی لەوانەیە چەند مانگێک یان تەنانەت چەند ساڵێکیش بخایێنێت. زۆر سەختە کە بزانرێت کە هۆکاری سەرەکی ئیفلیجی مێشک چییە، بەڵام دەزانین کە لە دایکبوونی پێشوەخت و ئاستەنگەکانی ماوەی دووگیانی و یان هۆکارە مەترسیدارەکانی تر دەکرێت ببنە هۆی ئیفلیجی مێشک. ئەسەمە بزانرێت کە بە تێپەڕبوونی کات نیشانەکانی تا چ ڕادەیەک قورس دەبن. لە هەندێک کەسدا نیشانەکانی سووکن، لە هەندێکی تریشدا نیشانەکان زۆر بە قورسی دەردەکەون. نیشانە سەرەتایەکان بریتین لە پەل و پۆکەوتن، ڕاقبوون و گرژبوونی ماسوورکەکان و کاردانەوەی لاواز و کێشەی نان خواردن. کاریگەرەکانی ئیفلیجی مێشک لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە. ئەو کێشە تەندروستیانی کە دروستی دەکات بۆ کەسەکە بریتین لە کەمی توانای جوڵان و پەیوەندیکردن، کێشەی بینین و بیستن، دروستبوونی کێشە لە بربڕەکانی پشتدا، هەندێک جاریش کێشە دروست دەکات لە توانای فێربووندا. ئیفلیجی مێشک حاڵەتێکی درێژخایەنە و تا کۆتایی ژیان بەردەوام دەبێت. بەڵام حاڵەتەکە لەوە زیاتر گەشە ناکات و هەموو نیشانەکانیشی بەپێی گەورەبوونی جەستەی مرۆڤ گۆڕانکاریان بەسەردێت. لەبەرەوە شێوازی چارەسەرکردنیشی بەپێی حاڵەتەکە دەگۆڕێ. ئیفلیجی مێشک حاڵەتێکی قورس و ناخۆشە، بەڵام هیچ دڵتەنگ مەبە. لەوانەیە ئەمە ئەو ژیانە نەبێت کە خۆت هەڵبژاردووە، بەڵام لەگەڵ هاوکاریشی دروست و گونجاو ئەکرێت ببێتە ژیانێکی خۆش و بەختەوەر بۆت. ماوەیەکی زۆر ئێمە دەربارەی نەخۆشیەکانی مناڵان زەمبیلێکی دوور و درێژی چارەمان هەبووە و بەڕاستی بە دوای پسپۆڕێکە ئەگەڕامە تا دوێنێ شەویش نەمەزانم پسپۆڕە لە کوردستانە بوونی هەیە. ئەویش پسپۆڕی وردی مێشک و دەماری مناڵانە. سوپاس بۆ خوا و سوپاس بۆ دکتۆر ئاوات لە کورسات HD کە دکتۆر ئیبراهیم خەسرەوجافی پێناساندین کە ڕاوێژکاری وردی مێشک و دەماری مناڵانە.
شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە سپاسەکەم مەمنون. جێگەی خۆشحاڵێکە هەر لە کوردستانە بوونە هەیە. زۆر سپاس. دکتۆر پرسیار یەکەم کە دەست پێ یەکەم دەربارەی ئەفلیجی مێشک لە مناڵانە باس لەوا کرێت کە لە 102 یان لە 100 مناڵی ئەفلیجی مێشک 2 مناڵیان هۆکاری جینیانە یاخود هۆکاری بۆ ماوەییان هەیە. ئەم هۆکارانە چین بۆچی ئەکرێت بۆ ماوە ئیفلیجی مێشک دروست بکە؟ بەڵێ خۆی ئیفلیجی مێشک بەڕاستی هۆکاری زۆرە، بەڵام باشتر وایە لەسەر هۆکارە زۆر باوەکان قسە بکرێنک جینیەکان کە لە 102 ئەی لەستانەوە تو هەشتەکەی باش لەسانەوە هەشتەکەی دوای ئەچمە سەری پێشتر ئەم لە 102 ئەمانە دایک و باوک هەڵگرن بۆ جینێکی تایبەت کە خۆیان پێیان دەڵێن کاریەر یعنی هەڵگر لە خۆیانە هیچ نیشانێک دەرناکەوێت بە تایبەتی ئەمە لە کیا ڕۆیە لەوانەیە کە دایک و باوکیان خزمن ڕێک لەبەر ئەو پرسیارم لێ کرد چونکە ئێمە لە ئەڵلقەی تایبەت بە ئۆتیزمە زۆر بەڕوونی باسمالەوە کرد کە ئەو خێزانانی لە ناو یەکترا هاوسەرگیریەکەن ئەگەری ئۆتیزم زۆرە نەخۆشیەکانی خوێن شێر پەنجە تا کۆتاییەکەی ئەم پرسیارم بۆی هێنایە پێشەوە بۆی ئەو وەڵامە لێ وەرگرت. نزیکەی تقریباً 1500 نەخۆشی هەیە کە بەو شێوەیە لە ئەنجامی خزمایەتی دایک و باوکەوە کە ئەوان هەڵگرن بۆ جینێکی تایبەت لە خۆیانە دەرناکەوێ بەڵام لە مناڵەکانیان دەرەکەوێت. باش ئێستا مەهر ئەڵلقەی پێشوش دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی میوانمان بوو لەسەر ئاستەنگەکانی فێربوون یا مناڵانی بیرکۆڵ ئەوش دووبارە باسی لەوە کردەوە کە ئەو خزمانەی خەسەن کە لەگەڵ خزمە هاوسەرگیریەکەن ئەگەری نەخۆشەکە زیاترەتیانە کەواتە ئەو گۆرانی کاڵی ئامۆزاجیان تۆ بە من فەرزی ئەمە لەوە چێ با ئەوە بڵێن بەشتێکی تر لە سەر و ئەوە لەوە گرنگتر ئەوەیە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم 1500 ساڵ پێشێستا باسی ئەوەی کەڕۆیەتی مەیکەن لە بینی خزمایەتیە وای فەرمووە بەڵێ هاوسەرگیری چەند بکرێ نەیکەن باشە لە بینی خزمایەتیە چونکە ئەو تەبعاً لەخواوە دەرکی پێکراوە پێوتراوە کە عاقبەتی باش نییە و فعلاً ئەو حاڵەتانەیش کە بەهۆی ئەم جینانەوەیە کە لە خزمایەتیەوەیە بەداخەوە لەو جۆرانەیە کە چارەسەریان نییە بە هیچ شێوەیە و تا ڕادێکی زۆر کوشندەیشن یعنی ناژین لەبەر ئەوە حدی ئیمکان یعنی ئەو مەسلەی ئامۆزاگیانە من پێم وایە شتێکی ڕاز نەبێت لە ڕووی زانستیەوە تەنها کەسێکە و شارێکیان گۆرانێکی وتۆ جا مادام باسی فەرمودی پێغەمبەرت کرد درودی خوای لەسەر بێ لە قورئانیش فەرمێت کە وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بۆیە وای کردەوە تعارفە بەچی دروست دەبێ بۆی کە خەڵک لە عشرەتی جیاوازوو لە خێزانی جیاواز هاوسەرگیری و تێکەڵاو بوو ئەو کاتە ئەگەری نەخۆشەکان کەمە بێت زۆر کەمە بێتەوە بەڵێ باشە کەواتە یەکێک لە هۆکارەکانی کەمکردنی شەل دەماغ بەڵێ زەواج نەکردن لەگەڵ خزم بەڵێ باشە اینجا وردەوردە ئەچین سەر هۆکارە باوترەکان بەڵێ باشە لە سەدا چل بۆ لە سەدا پەنجای ئەوانەی کە شەل لە دەماخیان هەیە بڵێن لە 100 مناڵ کە شەل دەماخیانە چل بۆ پەنجایان باس لەوەکەی ئەوانن کە زووتر لەدایک بوون یانەوەی کە لە زمانە پزیشکیەکە پێش وەختە نابەکامی پێ باشە جا پرسیارەکە لێرە ئەمەیە سبەینی مناڵێک لەدایکە بێت و نەبەکامە هەموو مناڵێکی نەبەکام ئەگەریەوە هەیە کە شەل دەماخ دەرچێت نەخێر بێگومان ئەمە ئەم حاڵەتە زۆرە لە مناڵ نەبەکەمە بۆ ینی ببزانین هۆکارەکەی چی خۆ مناڵ هەیە من بینی و مەزدەژیانی پزیشکیما کە 35 ساڵە دکتۆرم مناڵم بینی وە کە لەدایک بوو بە شەژمانگی لەدایک بووە کیلۆ یا کیلۆ کەمتر بووەوە کێشی و عیبیشی ئێستا گەورەی و هیچ مشکلێکی نییە معنای وانە هەرچی بەو شێوە لەدایک بوو بێ بە ئیفلیجی مێشک بەڵام زۆربەی ئەوانەی کە ئاوا لەدایکە بن بە تایبەتی لە سنتەرێکی وا لەدایکە بن کە وەسائیلی یارمەتیدانی هەناسەی مناڵەکە نییە چکە ئەو مناڵانە عادەتەن سیەکانیان کامڵ نییە کاتێک هێنە دنیاوە پێشەوە بێتە دنیا لە ڕێگەی وێڵاشەوە ئۆکسسیجین وەرەگرێ کە وێڵاش ئەبڕێت مناڵەکەیتە دنیاوە ئەبێت سیەکانی بکرێتەوە ئۆکسسیجین دروستکا و بینێرێ بۆ خوێن و بۆ مێشک ئەوان سیەکانیان کامڵ نییە عادەتەنەوە مناڵانە و ئەگەر لە شوێنێک لەدایک بن کە ئۆکسسیجینی لێ نەبێ کە سەکشنی باشی لێ نەبێ کە پزیشکێکی پسپۆڕی مناڵانی لێ نەبێ بتوانێت زۆر بە زوویی ئەو مناڵە وەرگێ لە مامانەکە و قورگی پاکاتەوە ئۆکسسیجینی باتێ ئەگەرێکی زۆری ئەوە هەیە کە بەهۆی کەمی ئۆکسسیجینی سیەکانیەوە ئۆکسسیجین نەچێ بۆ مێشکی کە نەچوو بۆ مێشکی مێشک برینارە بێ ئەبێ بە ئیفلیجی مێشک ئەمە ئەگەرەکەی لە مای ئەم 35 ساڵەیە کە باست کرد بەرەکەت کەوێتە زانست و تەمەنیشتەوە هەستەکەی ئێستا نەخۆشخانەکانی ئێمە هەم بە حکومی و هەم بە ناحکومیەکان
ئامادەی ئەوانتیا کە ئەو مناڵانەی بەرەمەکامی لە دایکە بن ئەو پشتگیر و پاڵپشتیان بۆ دروست بکەن بۆی کە ئەگەری ئیفلیجی مێشک کەمکەنەوە؟ بەڵێ وەڵاهی ئەمە ئێستا زۆربەی هەرە زۆری ئەوەی من ئاگادار بم یەکەیەکیان هەیە پێڵەن یەکەی چاودێری وردی مناڵی نابەکام هەرچەند لە ڕووی یاساییەوە و لە ڕووی زانستیەوە من ماوەیەک بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵان بووم فەرمانێک هەبوو کە ئەبێ مناڵی نەبەکام ئەو مناڵی کە مەسەرەن دایکەکە ناتوانێت بگاتە 37 هەفتەی سکپڕی مناڵەکە بێ زووتر لە دایگە بێ یا دەربهێنرێ بەڕێگەی عملی قەیسەری ئەبێت لە نەخۆشخانەی حکومی لە دایک بێ چونکە لەوێ هەموو پێداویستیەک زۆر پێویست ئایدیاڵە یعنی هەمووی حازرە و ئامادەیە کەمتر ئەگەر هەیە ئێستا بەس وا هەستەکەم لە نەخۆشخانە ئەهلیەکانیشە ئەم حاڵەتە هەر هەیە و لە هەمویانە پزیشکی پسپۆری مناڵان یا نیشتەجێی پێشکەوتوو هەیە کە مناڵەکە وەرەگرێ و ئەو کاری بۆ دەکات کە پێی دەڵێن فریاگوزاری خێرا بۆ یارمەتیدانی هەناسە لەبەرەوە ئەگەرەکە کەمترە. پرسیاری کۆتاییم بڕگەیەمان اینجای سەرۆی کە تۆ لە هەموو زیاتر حەزت لێ باوترین هۆکار ئەوەی کە من خوێنمەوەڵێ لە 1975 تا لە 1990 حاڵەتەکانی ئیفلیجی مێشک پەیوەندی بە کاتی لە دایک بوونەوە هەیە. بڵێ نەخێر ئەم بۆ چوونە ڕاست نییە. باشە پێش لە دایک بوونە لە 1970 پێش لە دایک بوون یعنی دایکەکە مەسەرەن بۆ نمونە نەخۆشیێکی هەیە خۆی شەکرەی هەیە فشاری خوێنی بەرزی هەیە مەسەرەن یاخود شەکری دائەبەزێ بە پێچەوانەوە یاخۆت نەخۆشیەکانی ئەوەی کە پێی ئەڵێن تۆرچ نەخۆشی پشیلەی هەیە ڤایرۆسی CMV هەیە سوورێژەی ئەڵمانی هەیە هەوکردنی کۆئەندامی زاوزەی هەیە یاخود مەینی خوێنی وێڵاش هەیە زۆر هۆکاری تر هەیە. باشە ئەمانە دەتوانین بڵێن لە 1970 لە 1910 پەیوەندی بە کاتی لە دایک بوونەوە هەیە کە وەکو باسم کرد ئەگەر لەو شوێنە ئەو شتانەی لێ نەبوو بۆیە من لێرەوە ئەمە ئامۆژگاری هەموو دایکێ بکەم کە چەند ممکن بێ هەوڵ با لە نەخۆشخانە مناڵی بێ نەک لە ماڵەوە ئێستاش لایەزال لە زۆر لاردێ و لە زۆر شوێن هەیە هەرمامانی ئاسایی ئەچێ مناڵەکە لە دایکە بێ و ناوچیە بڕێت و حەقینیە بەس نازانێ کامەڵیسیەکان چییە نازانێت شە لە دەماغ چۆن دروزە بێ ئیفلیجی مێشک یعنی ئەمە هەڵەیە ئەبێ لە نەخۆشخانە لە دایک بێ بە تایبەتی مناڵی نەبەکام و بە تایبەتی یەکەم مناڵ بە هیچ شێوێک نابێت لە سنتەرێک لە دایک بێ کە شتانەی لێ نەبێ. ئەمە توانی بڵێن لە 1970 هۆیەکان پەیوەندی بەوە هەیە لە 1970 دوای لە دایک بوون ینی مناڵەکە نە لە سکی دایکە مشکلی هەبووە و کاتی لە دایک بوونیش هەموو شتێک ئۆکەی بووە هەموو شتێک ڕاست و دروست بووە بەڵام دوای لە دایک بوون مناڵەکە تووشی زەربەیەکی سەرە بێ بۆ نمونە لە ناو ئێمە بە زۆر باوە پێڵن شێکن بەیبی مناڵەکە هەڵ ئەپەڕێنرێ هەڵپەڕاندنی مناڵ لە مێشکی ئەو مناڵە ئالاقێ ئەجوڵی ئەیدا لە دیواری کاسەی سەری و تووشی خوێنبەربوونیەکە یاخود پێنەدانی ئەمپولی ڤیتامین کەی بۆ مناڵانەی بە هەموو مناڵێکە لە دایکە بێ بە تایبەت مناڵی نەبەکام کە نەیە تێوە بە تایبەتتر ئەگەر شیری دایک بخوا لە شیری دایکا ڤیتامین کەی کەمە ئەو مناڵانە لە مستەقبلە لە ماوەی تا 6 مانگی یەکەم بۆیان هەیە تووشی خوێنبەربوونی ناو مێشک بنەوە ببن بە ئیفلیجی مێشک. ئەمە ئیزافەتەن بۆ زۆر نەخۆشی تر کە تووشی مێشک و پەردەکانی مێشکە بن وەکو سەحایە ئەلتیهابی دەماغ وەکو ئەمانە هەمویان هۆکارن بۆ ئەوەی ئەم لە 1970 تریش کە ماوە ببێ بە ئیفلیجی مێشک. سپاس بۆ ڕاستکردنەوەکە ئەوەی کە لێرەیەک تۆزەوەستین زۆرێک لەم خێزانانی کە مناڵی ئیفلیجی مێشکیان هەیە پێویستیان بە سنتەری ڕاهێنانە بێت کە یەکێک لە باشترین سنتەرەکان لە شاری سلێمانی و لە چوارباخە و ئێستا لێوە دانیشتین و بە سپاسەوە کە میوانداری جەنابی دکتۆرەکەین لە ماڵەکەی خۆیە. خاتو سیما محمود لەم سنتەرە ڕاهێنەری یان چارەسەرکاری سروشتیە و باس لە جۆرێک لە چارەسەرەکان و لە یارمەتیدانیم خێزانان ناکات پاشەوە گەڕێنەوە خزمەتتان چووکە پرسیارە جەنابی دکتۆر هەیە دەربارەی کە لە کێوە دەکرێت لە دەماغ هەستی پێ بکرێت و بناسرێتەوە ئیفلیجی مێشک لەگەڵ مامن. ئێمە لە سنتەری ڕاهێنانی منداڵان لێرە لە چوارباخ ڕۆژانە ژمارێکی زۆر لە نەخۆشانی ئیفلیجی مێشک ڕوومانتی ئەکات. ئەم مناڵانەی کە دێنە لای ئێمە بێگومان پێویستیان بە چارەسەر و ڕاهێنانی سروشتی هەیە
من وەک چارسەرکارێکی سروشتی ڕۆژانە کە چەندین کەیساتێتە لامان و بەرکەوتنمان هەیە لەگەڵیان بێگومان ئەم مناڵانە معاناتێکی زۆریان هەیە هەر لەو ڕۆژەی کە داخڵی نەخۆشخانەکە بێت و لەلایەن دکتۆرەوە دەستنیشان ئەکرێت کە ئەم مناڵە فلێجی مشکی هەیە دواترێتە لای ڕاهێنەرە سروشتێکە و دەست ئەکرێ بە ڕاهێنانی سروشتی یەکەم گرفت کە تووشی ئەم مناڵانە ئەبێتەوە یەکەم جارەی حاڵەتی بەرکەوتنی دایک و باوکەکەی کە بە حاڵەتی مناڵەکان نەزانن قبولکردنیان بۆ ئەوان زۆر سەختە بە تایبەتی ئەوانەی کە پێشینە شارەزایەکیان هەیە دەربارەی ئەم نەخۆشیە چونکە ئەزانن کە نەخۆشەکە درێژخانە و چارەسەری یەکجاری نییە و معاناتێکی زۆری هەیە و کێشە گرفتی زۆریان بۆ دروستەکە یەکێک لە گرفتەکانی ئەو ڕوبڕی ئەم مناڵانە ئەبێتەوە ئەوەیە کە مناڵەکە کەوێتە لای ئێمە زۆربەی جار لە ڕووی مادیەوە کەسوکارەکە سیرەکە مادیەکی ئەوتۆنیە کە بەردەوام و هەموو ڕۆژ بهێنە بۆ چارەسەر و کۆمەڵێک کەرەستە و پێداویستی تایبەتی ئەوێ کە ئەوەش هەر بە کولفە ئەوەستە لەسەریان کە ئەمانەشان نییە یان دووهەم بریتە بێت لەوەی کە لە ماڵەوە وەکو باسمان کرد یەکێک لە مناڵانە ئەوەیە کە کەر خێزانێک منداڵێکی ئیفلێجی مشکی هەبێت بە تەنها یەک کەس بەس نییە بۆ هاوکاریکردنی ئەو منداڵە تەواوی خێزانەکە ئەبێ هاوکاری بێ بەڵام بەداخەوە کە لە زۆربەی دایکەکان زۆربەی خێزانەکان ئەوە ئەبیستین کە تووشیم گرفتا بنەوەنێ کە ئەڵێ لە ماڵەوە کەس هاوکاریم ناکە یاخود کەس لێم تێناگە یان ناتوانم سەردانی هیچ کەسێک هیچ شوێنێک هیچ مناسبەیە بکەم بە حکمیەوەی کە من مناڵێکی فلێجی مێشکم هەیە ئەمە گەورەترین کێشەی ئەو خێزانانەیە کە ئەم مناڵانیان هەیە لەبەر ئەوەی یەک مناڵەکە پێویستی بە هاوکاری و ڕاهێنانێکی تایبەت هەیە دوو لە ناو کۆمەلگادا وەکو پێویست و مناڵێکی ئاسایی قبول نەکراوە و بە چاوێکی بەزێ و لە چایەکی پێویستی سەیراکرێ زۆربەی کێشەی دایکەکان ئەوەیە کە ئەڵێ من حەز ناکەم بچمە شوێنێک پێم بڵێن بەزەی بە منداڵەکەی دابێتەوە حەز ئەکا وەکو مناڵێک وەکو مرۆڤێک ڕێزی لێ بگیرێ وەکو هەر مناڵێکی تر هاوکاری بکرێ لە خوێندنگە تایبەتەکان مەسەلەن لە خوێندنگەکانی تر وەرناگرێن خوێندنگەی ئاسایی بێ خوێندنگەی تایبەت بێ خوێندنگەی تایبەتەکانیش ئێمە نیمانە مناڵانی فلێجی مێشک ڕاستە کێشە گرفتیان زۆرە بەڵام دەکرێت وەکو مناڵێکی ئاسایی ژیان بکە بە هاوکاری چواردەورەکەی یەک خێزانەکەی دوو هاوڕەکانی سێ کۆمەلگا بەگشتی بە مامۆستا بە هەر چواردەورەکەی و هەرەمووی بۆ نمونە ئەو ناڵەکە دێتە لای ئێمە یەکەم شت پێویستی بە چارەسەرکاری سروشتی هەیە ئێمە وەکو ڕاهێنەری سروشتی بەپێی پێویست و بەپێی پرۆگرامی ڕۆژانە و پرۆگرامی نەخۆشخانەکە هەتا بتوانانی هاوکاریان نەبین بە ڕاهێنانی سروشتی بۆ باشترکردنی توانای جەستەییان باشە لایەنێکی تر کۆمەڵێک ڕێگاچاری چارەسەری سروشتی هەیە لە سنتەرەکە ئێمە دایکێک لەوانە ڕاهێنەری سروشتی جەستەیی کە ئێمە هەمانە چارەسەرکردن بە میوزیک کە لە ڕێگەی میوزیک و هەر لە سنتەرەکە ئێمە داکرێت چارەسەرکردن بە ئاو کە دیسانیش لە سنتەرەکە ئێمە هەیە کەلوپەل و پێداویستی تایبەت لە کورسی دانیشتن وەستاندن و قاڵب و کەرەستەی پێویست بە هەمان شێوە لە وەشەی سنتەرەکەمان بەبێ بەرامبەر ئەدرێ بە نەخۆشەکان دوای ئەوە بۆکو ناحیەی فێرکردن و مشکلەی زمان یان مەسەلەن تێگەیشتن هەر لە سنتەرەکەی خۆمان بەشمان هەیە کە دەتوانن لەم لایەنەشەوە هاوکاریان بکەن کەواتە بێجگە لەوەی کە لە ناو سنتەرەکە ئێمەدا دەتوانرێت لە تەواوی لایەنەکان و هاوکاری ئەم مناڵانە بکرێ پەیامی ئێمە بۆ دایکان و بۆ هەموو ئەو کەسانی کە نوێ یا هاوکاری مناڵی فلێجی مێش بکەن ئەوەیە کە وەکو کەسێکی ئاسایی سەیریان بکەن دەجاتی چاوی بەزەیە بە ژیانێکی هاوکارانە هاوکاریان بکەن قبوڵیان بکەن لە ناو کۆمەلگادا وەکو خۆیان بە پێی توانە و هاوکاریان بکەن چەندێک ئەتوانن ئەوانیش ئەوەندە لیان وەربگرن. گەڕاینەوە خزمەتان مەبەستمانە لەم بڕگە باسەوە بکەین کە لە شەمەێکەوە کرێت خێزانەکان هەست بکەن کە مناڵەکانیان ئیفلیجی مێشکیان هەیە بەڵام پێشەوە لە پێشترە جەنابی دکتۆر ئاماژی بۆدا کە یەکێک لە هۆکارەکان بۆ ئیفلیجی مێشکیشە لە هۆکارە مەترسیدارەکان بریتێ لە هەوکردنی پەردەکانی دەوری مێشک کە تا سەر ناو خەڵکە بە زارا و عەرەبێکە دەناسرێتەوە ئیلتیهابی سەحایە ئەم نەخۆشیش تا ڕادەیەک بڵاوە و پرسیارەکەم لە دکتۆر ئەمەیە جەنابی دکتۆر هەر مناڵێک تووشی ئیلتیهابی سەحایە بوو مەترسی هەیە کە تووش بێت بەشە لە دەماغ بەڵام پرسیارەکەم ئەمەیە ئیلتیهابی سەحایە هەوکردنی پەردەکانی دەوری مێشک چارەسەری هەیە؟ بەڵێ خۆشبەختانە بەڵێ تا ڕادەیەکی زۆر بە تایبەت ئەگەر زوو دەست نیشان بکرێ نەکتۆ مەسەرەن هەفتەیە کە توش بۆ دوای بێنی بۆ قەسخانە تا کردوێتی بەگەشتکە مناڵەکە مێشکی بری ناکردەوە ئەنجابێنی ئەو کاتە فریا ناکەویت بەڵام کە زوو هەستی پێ بکرێ یعنی لە ماوەی 1-2 ڕۆژی یەکەم
تەشخیص بکرێ دەستنیشان بکرێ و چارەسەری پێویستی بۆ دابدرێت کە زۆربەی هەرە زۆری بەکتریاییە کەمێکی ڤایرۆسیە چارەسەری خۆی ڕێک و پێگۆر بگرێ بڵێ تا ڕادێکی زۆر ئەتوانین بڵێن تا لە 175 بۆ 80 ئەمە چارەسەری هەیە و هیچ کێشێک و گیرگرفتێ بەجێ نایڵێ بۆ مناڵەکە تەنها لە مناڵی کۆرپە نەبێ مناڵی کۆرپە بەسمان مناڵی تازە لەدایک بوو تا 28 ڕۆژە لەوانە احتیمالی زیانگەیاندن بە مێشکیان لە 150 بەڕاستی 150 هیچ کێشیان نابێ ئەگەر دەستنیشان و عیلاجی بەتەواوی کرێ 150 مەهماکان دەستنیشانیش بکرێ و چارەسەریش وەرگرێ زیان بە مێشکیانەگە. بەڵێ اینجا بینە سەر تەمەنی دەستنیشانکردنەکە باسمان لە هۆکارەکان کرد زۆر بەوردی لە چ تەمەنێکەوە ئەکرێت دایک و باوک هەست بکەن کە ئەم مناڵە ئیفلیجی مێشکی هەیە. بڵێ خۆی بەڕاستی ئیفلیجی مێشکە و نەخۆشیێکی تری ئاسایی نییە مەسەرە نیشانەکانی سابت بن بە گوێرەی تەمەن ئەگۆڕێ یعنی مناڵێکی بۆ نمونە دەتوانین بڵێن یەکەم نیشانە کە دەرەکەوێت لە مناڵە کاتێکە لە دایکە بێ دایکە هەستەکە مناڵەکە 6 هەفتەی تێپەڕانووە چلەی چووە مناڵەکە پێکەنینی نییە بۆی ئەو زەردەخەنەی کە مناڵەیەتی کە یاری لەگەڵەکەی ئەو نیەتی هەندێک قۆناغی پەرەسەندن هەیە پێڵێن مایلستۆن ینی قۆناغی فێربوون مناڵەکە فێری پێکەنین نابێت لەو عمرە دوایە گەورەتر ئەبێ ئەگاتە تەمەنی 3 بۆ 4 مانگ مناڵەکە شلە زۆر خاوەک و پەڕۆ تەنانەت ملی ڕێک ناتوانێت ڕاگرێکە ئەتەوێ مناڵەکە ڕاکێشی بۆ دانیشاندن ئاوا بەدەستی خۆت ڕاگری بزانی ملی چۆن ڕاگرێ ملی مناڵەکە یا بە پێشە یا بە پشتاکەوێ ئەمە نیشانەیەکی زۆر بەهێزە. دوایی بە قۆناغ بە قۆناغ نیشانەکان زیاتر دەرەکەون مەسەرەن لە 5 مانگ بۆ 6 مانگ مناڵەکە خۆی وەرناگێڕێ لە سەردەم بۆ سەرپشت دوایی لە سەرپشت بۆ سەردەم ئەگەر بەجێ بێڵی بۆ نمونە دایکی زیرەک ئەڵێ مناڵەکەی ترم وانە بووە مەسەن 5 مانگی کە بەجێ مێشتووە چوم ئیشێکم کردو هاتوومەتەوە سێرکە مناڵەکە خۆی خسۆتە سەرپشت بەڵام ئەوە هەتا ئێوارەژوازی لێبێنی خۆی وەرناگێڕێ یا مەسەرەن قۆناغی دانیشتنی مناڵ کە لە 7 بۆ 8 مانگیە مناڵ کاتێک مەفروزە لەو تەمەنە بەبێ پاڵپشت دابنیشێ ئاوە سیرەکەی و دانانیشێ دایەنەی ئەکەوێ بەم لاولایە یاخود مەسەرەن ئەو مناڵی کە گاگۆڵچی ئەکا لە 9 مانگی بەرەو سەر سیرەکەی ئەو نایکات بە هیچ شێوەیەک ناخشکێ لەسەر ئەژنۆ ئەوانە ناڕوە لە ساڵە وەخت تا ساڵ و نیویش بوار هەیە مناڵ پێ بگرێ لەو تەمەنە پێی نەگرت ئەمە دیسان نیشانەیەکی ترە. باش دکتۆر ئەمە هەموو ئەمانی کە ئاماژەت پێدا هەر لە ملگرتنەوە بەڵ بە پێی قۆناغ لە ملگرتنەوە هەتاوەکو پشتگرتن یان ناو کوردەواری تا سەش پێڵەکن تاکو ملگرتن تا پشتگرتن تاکو خۆ بە دەماخستن و تاکو گاگۆڵچێکردون بە پێڕۆشنیش هەموو ئەمانە کاری ماسوولکەن بەڵام یەکێک لەو شتانی کە من زۆر هیچی لەگەڵ بەڵێ جا ئەلێرەوە پرسیارەکەیدا هاتوون دەست پێەکە کردداری مەمەک مژین کە مناڵ مەمکی دایکی ئەمژێ یاخود مەمە شیر ئەمژێ دیسانەوە پەیوەندی بە ماسوولکەوە هەیە کردداری جوین و قودانی خواردنیش پەیوەندی بە ماسوولکەوە هەیە ئەکرێت ئەمانە بۆ خۆیان نیشانە و هێما بن بۆی کە مناڵە کێشێک لە مێشکە هەیە بڵێ هەندێکیان هەمویان ناتوان هەندێکیان لەمانە بە گوێرەی ئەو شوێنەی کە لە مێشکی گرتووە تەوان ئیفلیجی مێشک چییە؟ یعنی هەر حاڵ هەر هۆکارێکە گازێک لە مێشکی ئەو مناڵە ئەگرێ مەسەرەن نەزیفێکە خوێن نەچوونێکە ئۆکسسیجین نەچوونێکە هەوکردنێکە پوکانەوەیە ئەو شوێنی کە ئەیگرێ ئەگەر لێپرسرا و ئەو شوێنە لە قودانی مناڵ بە زەحمەت ئەو مناڵەوەی کە پێڵێن بەڵبەر پەڵسی و ڕیترۆ بەڵبەر پەڵسی مناڵەکە بە زەحمە دەتوانێت شیرقوت بە دایکەکە زۆر گیرەخوا بەدەستیەوە ناتوانێت مەمە بمژێ وەک پێویست ئەمە بەڵێ ئەو هۆکارە ئەنجەشتی تری زۆر هەیە ڕێخۆڵەکان بۆ من ڕێخۆڵەکانیش ماسوولکەن ئەوانش تووشی ئەو گیر و گرفتەرن هەندێکیان تووشی ئێرتیجاع بن مەسەن تێ شیریاتی دایکا سێرەکە دوای تۆزێ مناڵەکە ئەیهێنێتەوە شیرەکە ئەمە ڕشانەوە نییە ئەی با بۆ پزیشکی مەسەرەن ئاسایی دەرمانی ڕشانەوەی ئاتێڵە هیچ نیە ڕشانەوەیە ئەوە نییە ئەوە ئێرتیجاع گەڕانەوەی شیرە یاخود قەبزی مناڵەکە خۆڵی سستە مناڵەکە ڕقا یاخود زۆر خاوە بەعکسەوە بە گوێرەی جۆری ئیفلیجی مێشکەکە چکەمە جۆرمان زۆرە ئیفلیجی مێشکمان هەیە گرژە لە جۆری گرژە هەمانە لە جۆری خاوە هەمانە لە جۆری جوڵەدارە هەمانە لە جۆری تێکەڵە زیرەکەی
جوڵەشی هەیە و ڕقیشە جوڵەشی هەیە و خاویشە ئەمانە بە گوێرەی هۆکارەکە و بە گوێرەی جۆری ئیفلیجی مێشکەکە ئەم نیشانانە ئەگۆڕێن بەڵام گیر و گرفتیان زۆرە هەیە مەسەرە گیرگرفتی چاوی هەیە بینینی هەیە چکە بەشێکە لە مێشک کە لە 55 مناڵەکانی ئیفلیجی مێشک ئەکرێ کێشی بینینیان بەڵێ بینینە هەندێک هەیە بیستنی هەیە هەیەە گەشتکەی هەیە گەشتکەیەکی خراپی کۆنتترۆل نەکرا چکە پوکانەوەی مێشکی هەیە ئەو شوێنە کارەبایەتێکی بەردەوام دەرەکە یەکێک لەو بەڕێزانەی کە مناڵێکی ئیفلیجی مێشکی هەیە لە ماڵەوە و 11 ساڵ خەریکی خزمەتکردی مناڵەکەیەتی و 5 ساڵ بەر لە ئێستا هاوسەرەکەی بەڕەحمەت چوو شەهید بوو لە بەرگریکردن لە خەڵکی کوردستانە خات و سروەیە کە کوڕەگەورەکەی بە ناوی بیلالەوە یەکێک لەو بەڕێزانەی کە ئیفلیجی مێشکی هەیە خات و سروە باس لە ژیانی دایکێکەکە لەگەڵ مناڵێکی ئیفلیجی مێشکە و باسەوەکە چۆن ئەکرێ ئێوە یارمەتی مناڵەکانی خۆتان من بۆی کە باشتر لەگەڵەنە هەڵبکەن ئەگەرمەوە خزمەتان بۆ باسکردن لە کۆتایی بەرنامەکە و گرنگترین پرسیار کە ئایا دەتوانین ڕێگە بگرین لەم نەخۆشیە یان نە لەگەڵمانە من. ئەمە ژوورەکەی بیلالە بیلال خاوەن پێداویستی تایبەتە کە شەلەل دەماغی هەیە ئەمە بێدی بیلالە بیلال لێرە خەوتنەکات بۆ ناخواردن و بۆ ئەوەی کە لەگەڵ ما بێ ڕۆژانە ئەی بەمە ئەوتی و بەس بۆ ئیسراحەت لێرە ئەمێنێتەوە یان ئەو کاتانێک کە زۆر هیلاکە هەر لێرە خزمەتیەکەم ئەمە شوێنی خەوتنی بیلالە ئەوە شوێنی خەوتنی خۆم و دکتۆر پاداشدا ئەمەش ئەو ئەدەواتانەیە کە بەکارێنم بۆ بیلالجان ئەجا ئێستا من بیلالجان هەڵەگرم و ئەچین بۆ ئەو دوو قسەتان بۆ کەم زیاتر لەسەر شێوازی خزمەتکردن و شێوازی ڕاهێنانی ڕۆژانەی کە من چی بۆکەم چکە ئەم مناڵانە نابێ هەر لە یەک ژوورە دانرێنە بێ لەگەڵ خۆتا بن ینی بەردەوام لەگەڵ خۆتا بێ بەس بۆ چێژلێنان من لەگەڵمانیە بەڕاستی دایم لە کەنانیشە خۆمە بێ لەبەر دەستوقاتی خۆما بێجی من ناتوانم نابخۆم دایم حەزەکەمەوەش بڵێم من تا ئێستا مێزی ناخواردنم نییە لەبەرەوەی چاوم بەرایی نایڵم من لەسەر مێز نابخۆم کوڕەکەم لەسەر عەرز نابخوا تا سانانم لەسەر مێز نەخواردەوە هەموو عیلەکە شایەتی ئەوەیە ئێستا کاکە بیلال هەڵەگرین ئەی بین بۆ ئەو دی و بۆ ئەوی کە زیاتر ڕوونکردنەوە بم لەسەر شێوازی ئەو کاتێک کە چۆن نەخۆش کەوتووە و زیاتر ڕوونکردنەوە بم لەسەر ژیانی بیلالجان ئەچینە ئەو دی و قسەتامەوەکەم زیاتر. من دائما بیلال بە شێوازی خۆی باوەشیەکەم یعنی کەمترین کاتی ژەیکەم عارەبانەوە دڵم نایە دائما لە باوەشمایە بۆ هەموو شوێنێک لەبەر مناڵانە بە هەموو شتێک ئیزعاجە بن بێزارە بن ئەبێت تۆ چۆن مرتاح ئاوا هەڵی گریت و دایگریت و معاملەی لەگەڵ بکەی دائما کا مناڵانە یەنە دنیاوە ئەبێ دایک و باوک وەکو پەپولەیەک چۆن پەپولە لە بەردەستی ئانایە و باڵی پەپولە چەند ناسکە ئەم مناڵانەش ئەوەنە ناسکن لە ڕووی هەڵسو کەوت و شێوازی ژیانیانەوە ئەگەر هەتا بە نەرمی لەگەڵ یانام جوڵیتەوە یعنی عەتفیان بیتێ بەڕاستی زۆر زۆر دەورە بینێت لە ڕووی ژیانیانەوە باشترە بن ئینشەڵڵا. بەڕاستی هەروە ئاسان نییە گەورەی ماڵ لە دەست بیت باوک لە دەستیان زۆر قورسا من بیلالجانم هەتا بەم نەخۆشە تووشی کە ئابە بوو نزیکەی 2 ساڵ لە بیری نەچەوە بەردەوام چاوەڕێ کرد بەڵام من بووم بە دایکی بووم بە باوکی بووم بە دکتۆر بووم بە دکتۆری دەرونی بۆی بووم بە دکتۆری عیلاج تەبیعی بۆی یعنی هەموو شێوەکان من لەگەڵ بیلالە ئەیکەم ڕۆژانە ڕاضە ئەنجا لە دوای ئەوە کە باوکی شەید بوو شانم یایە بەری وردە دەسم کرد بەچی دەستی کرد بەچی سیەکانی بەرەو نەخۆشکەوتن ڕۆی دەرکەوت کە سیەکانی ئاو دروست دەکات بەس پاسەوە زۆر زۆر ڕێزم بۆ دکتۆر حەیدەر هەیە بەڕاستی دکتۆر حەیدەر لەو ڕۆژەوە کە بیلالجان ئەم حاڵەتەی تا دەرکەوتووە لەگەڵەوە شەلە لەو سیەکانی نەخۆش کەوتووە دکتۆر حەیدەر زۆر هاوکارم بووە لە هەموو شتێکە بەڕاستی زۆر سپاسی یەکەم هیوادارم هەموو دکتۆرەکان بەو شێوەیە
هاوکاری ئەو دایک و باوکانە بن کە مناڵی ئاوان هەیە زۆر ڕێزی لێگرتوم زۆر شتی فێر کردوم زۆر سپاسێکم ئەنجا من نزیکەی لە دوای باوکی کە ئێستا 6 ساڵە وا 6 نزیکە بێتەوە لە 6 ساڵ ئەم مانگیەکە ئەوە 6 ساڵە من بە تەنیا بە خێویەکەم سپاس بۆ خوا تا ئێستا کێشێکی وام نەبووە سپاسی کە سوکاریش مەکەم لەوەیە بەڕاستی من بە تەنیا هیچ نیم بەڕاستی خوشک و دایک و کەس و کار و باوە گەورەی ئەمان و بەڕاستی زۆر هاوکارم بوون هاندەرم بوون بە تایبەتی باوە گەورەیان زۆر هاندەرم بوو لە سەرەتاوە کە باوکی شەید بوو یەکسەر وتی هەستەرە پێ و بینم ناوێت بێتاقەتیم ناوێت ئەوەی بە من وت من تا ئەمرم ئەوە لە بیر ناکەم منیش وەسێتەکەی باوە گەورەش و باوکیشی کە هەرەی و بیلان لێیتە دەستی کەس ئاگاد لێی بێ تا چارەکە پێش شەید بوونی ئەو وەسێتەی بۆ من کرد من لەو کاتەوە کە باوە گەورەی ئەو کاتە زۆر پشتیوانم بوو کە باوکی وایلاو ئیشەڵا ئەو ئامانجەی کە خۆم هەمە بە تایبەتی لە ڕووی بیلالەوە ئەی بەمە سەر ئەگەر مەرگ مەودام بە ئیشەڵا خوای گەورە سەبر و ئارامی بە هەموو دایک و باوکەکان بە ئەوە من نزیکی 4 ساڵ لە خەستەخانە بووم بڕوا بکە ئەگەر لەبەر پاداش تەلەفۆنێکم کرێ بڵێم وەرن بیبن یعنی من بەردەوام فرمێسک بە چاوماتۆتە خوارەوە نەشم بخسۆتە عەرەبانتمە با ئەزێتی پێنەگە هەر بەشانمەوە بووە بەردەوام لە خەستەخانە بووم زۆر سپاسی خەستەخانەکانەکەم بەڕاستی زۆر هاوکارم بوون ئەو کاتە بە تایبەتی خەستەخانەی شار چکە ئەم 4 ساڵی ڕێک بە ئینجینانی خواردنەی ئەتوانی بە دەمنان خوا لە تاوسیەکانی ئەشمانەویست لە مەعیدەیەوە ئینجی بۆ دابنین بەڵام دکتۆرەکان وتیان ناتوانین لە بەرۆی لە ژێر بەنجا دەرناچێ من هەموو هەفتەیەک 2 جارە بووە بیبم بۆ خەستخانە ئینجەکەی بۆ بگۆڕم ڕۆژانە 3 ڕۆژ کەڕەتێک زۆر سپاسی خەستخانەی شارەکەم بە تایبەتی زۆر هاوکارم بوون هەر لە کارگوزارەکانەوە هەتا ئاخیر دکتۆر ئومێد ئەو هەر زۆر یعنی مەسموحی کردبووم لەگەڵ منیانە بینی یاوت سرۆخانە یەکسەر ئەهاتنە سەر بیلال دکتۆر حەیدەر هەتا لەوێ داخڵیە کرد ئەو هەر زۆر بەڕاستی کارمەندەکانی ئەوێ کارمەندەکانی مناڵان هەرچی یەک ڕۆژی عنی منی بینی بێ زۆر بەڕاستی زۆر بە شێوەیەکی مرۆڤ دۆستانە هاتوون بەدەمەوە من سپاسی یەکە بەیەکی ئەو کەساناکەم کە لە ئەوەڵەوە تا ئەخیر بۆ یەک چرکە ئەگەر تای عەربانەکان بەرز کردبێتەوە لەگەڵما من سپاسیانەکەم هەتا ئەمرم لە بیری ناکەم هیوادارم زیاتر لە ڕووی مرۆڤ دۆستیەوە گرنگی بە مرۆڤ بین یعنی ئەم جۆرە حاڵەتانە بین چونکە کەم بەڕاستی ئەگەر ئێمە نەیکەین بە کللتور نەیکەین بە عادەت زۆر خەتەرە بۆ دوا ڕۆژمان. هاتینەوە خزمەتتان مەبەستمان بوو کە بە ناساندنی فلیجی مێشکە بڕۆین بە هۆکارەکانە بڕۆین بە کێشە و گیرروگرفتەکانە بڕۆین بەڵام ئەوی کە ئیتر ئێستا پرسیارە و کەلاوانێ بۆ هەر هەمومان گرنگ بێ هەمووانی کە هاوسەرگیریمان کردووە دەمانێت مناڵمان بەدیاوانی کە هاوسەرگیریان نەکردووە دەیانێت لە داهاتوە بنە دایک و باوک دەکرێم نەخۆشیە ڕێگەی لە بگیرێت یاننا لە بڕگە یەکەمە جەنابی دکتۆر باست لەوە کرد کە کەمکردنەوەی هاوسەرگیری لەنێوان خزمانە ئەگەری یەکێک لە هەنگاوە باشەکان بۆی کە نەکرد ئەفلیجی مێشک 1500 نەخۆشی تیش کەم کاتەوە. لە پاش ئەوەوە باسمان لەوە کرد کە جەنابەت ئاماژت بۆدا کە زۆربەی زۆری کێشەکانی ئیفلیجی مێشک لە کاتی دووگیانیان ڕوئەیە بۆن منە خۆشی دەردەپشیلەیە یاخود سڕوبێلایە یاخود نەخۆشیەکانی تر ئایا دەکرێت لە ڕێگەی دووگیانی پلان بۆدا ڕێژراوە کەم دایک و باوکە پلانی بۆ دابنێن و لە ڕێگەی وەرگرتنی کوتانەکانەوە ڕێگە بگرین لە دروستبوونی ئیفلیجی مێشک؟ بەڵێ بێگومان تۆ بێ ینی ئەو دایکەی کە بەرنامەی هەیە یا پلاندا ئەنێن کە ببێ بە دووگیان ئەبێ سەردانی ئەو سنتەرانە بکە کە پێڵێن سنتەری چاودێری دایکایەتی لەوێ ئەوان حسابەکەن بۆ مەسەن کوتانی دایکەکە دەژی ڕۆبیلا سوورێژەی ئەڵمانی کێکێکە لەوە کارەکان مەسەرەن سکرینی ڕەنگە بۆ بکەن بۆ تۆکسۆپلازما بۆ دەردەپشیلە دوایی مەسەرەن کۆنتترۆڵێکی باشی ئەگەر خوانەخواستە مەسەرەن فشاری خوێنی هەبوو شەکری هەبوو پلانی بۆ دانێ کۆنتترۆلی باشی ئەمانە بکە ئەمانە دەتوانین بڵین پێش لە دایک بوون
و کاتی لەدایک بوون وەکو باسم کرد بێ مناڵەکە ئەبێ لە نەخۆشخانە لەدایک بێ تاوان هۆکاری تریشیە بێ دایک چەند ممکن بێ دەرمان بەکارنێنێ لە کاتی دووجانی ئەبێ مەسەلەن بەعزێک خواردنەکان کە پێویستە بۆ گەشەی مێشکی مناڵ وەکو مادەی ئاسن و یۆد و ئەوانە ئەبێ بخوا ئەو دایکە فۆلیک ئەسید کە زۆر گرینگە بۆ گەشەی مێشک و دەمار بۆ حەبلی شەوکی ئەبێ ئەوانە هەموو پێڕەو بکە دوای کاتی لەدایک بوون ئەبێ مناڵەکە لە سنتەرێک لەدایک بێ کە هەموو هۆکارێکی فریاگوزاری خێرای تێدا بێ دوای ئەوەش مناڵەکە دیسان کاتێکهێتە دنیاوە ئەبێ ئەو دایکە گرنگێکی تای پێدا کە تا ئێستا ئەلحەمدوللا توژنەوە بۆ لە مەودا توش بێت چکە لە سادەی هۆکارەکان هێشتا ماوە لە دوای لەدایک بەڵێ مەسەلەن نەخۆشیەکانی کەیگرێ بۆ نمونە هەوکردنێکی بەسیت کە قەسەباتێکی زۆر هەوکردنی بۆریەکانی هەوا ئەگەر مناڵەکە ئۆکسسیجینی زۆر دابەزی نابێت لێگەڕێ بڵێ وڵا خۆشەوە درەنگە و من ناتوانم بیبم بۆ خەسخانە بەیانی ئەیبم بەهۆی کەمی ئۆکسسیجین بۆ مێشکەوە مێشکی بریدارە بێ یاخود مێشکی بیپارێزی ئەو مناڵە لە هەڵپەڕاندن و لە سەری بەکەوتن بەسەر شتی ڕقا و دەرزی ڤیتامین کەی بۆ بکرێ و مناڵەکە کوتانەکانی هەر هەمووی بە گوێری ئەو خشتی کوتانێک کە لە کوردستانە هەیە بۆ نمونە بەشێکی باشی دژی هەوکردنی پەردەکانی مێشکە هیمۆفیلە ئەنفلەوەنزامان هەیە دوای ڤایرۆسەکانی کە لە مێشکەدەن وەکو سوورێژەی ئەڵمانی ئەمانە هەموومانە بەردەستە و بەخۆڕای هەمووی بەخۆڕایشەوە هیچی تێناچێ ئەمانە هەمووی بکە دوایی ئەگەر لەگەڵ خواری خۆراکی مناڵ خۆراکی هاوسەنگ بێ ئەگەر ئەمانەی هەر هەمووی ڕێک و پێک جێبەجێ کرد و هەستی بە یەکێک لەو نیشانانە کرد لە قۆناغێکی دیاری کراوکو باسم کرد بە زووترین کات فیایکەوێت نەک لێگەڕێ مناڵەکە مەسەرەن بە تەواوی ئەوەی کە ماسوولکەکانی ڕق بووە بە تەختە ناکرێتەوە وەختە بێنێ وەڵام مناڵەکەم ئاوایشە لە دەماغێتی فلێجی مێشک لە مەرحەلانە هیچ ناکرێت ئەو تەنانەت ئەو چارەسەر سروشتیش هیچ دەورێکی ناوێ بێبی بین نەشتەرگەری بۆ بکەی ئەبێ ماسوولکەکانی درێژکەی خاوکەیتەوە بە نەشتەرگەری یا لە سنتەرە پێشکەوتەکان دەرزی بۆ تۆکسەدەن ماسوولکان خاوەکەنەوە یا ئینتراتیکەل باکلۆفین کە لە وڵاتی ئێمە نییە ئەوانە بڕێژ ڕێمادەیەکە تا ماسوولکانە خاوکەیتەوە هەمومان ناکرێت ئاسان بکرێ بۆی کە وەک نەخۆشیتر زوو دەستنیشانەکرێ و چارەسەری باشترەوە پرسیاری کۆتاییم باس لەوە ئەکرێتیان دووبارەکە من خوێندومەتەوە ئەڵێت لە 123 تاکو لە 156 ئەو مناڵانەی کە ئیفلیجی مێشکیان هەیە کێشەی فێربوونیان هەیە بەمانایەکی تر لە هەموو 4 مناڵێکە لە دایکە من لە دانێکە تاوەکو دوانیان لەوانی کە ئیفلیجی مێشکن کێشەی فێربوونیان هەیە پرسیارەکە ئەمەیە ئایا مەمانە ئەوەیە مناڵانی ئیفلیجی مێشک ناتوان فێربن؟ نەخێر با هیچ شێک من جارێکی تریژی لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی باسی ئەوم کرد من برادرم هەیە ئیفلیجی مێشکی هەیە و پرۆفیسۆرە لە زانکۆ فلیجی مێشکی پێڵەن هێمی پلیجیای لێرە یان لە دەرەوەی کوردستان هەر لە کوردستانیشە بەس لەم شارە نییە مهم یعنی هەمانە زۆر لەو شێوەیە و معنای وانە ئەمە ئەو مناڵەکەی فلیجی مێشکی هیتر تەواو بەکەڵکی هیچ نایەوە بێت لە ماڵەوە خزمەت بکرێ و هیچ فێر نابێ و نەخێر توانای عەقلی وەکو خۆشت هەردا ماژت پێدا لە سەتا ئەوەندەی با بڵین تا 50 لە دەستدەدا ئەو کەسە ئەوش لە دەستی نادا بە تەواوی پێویستی بە خاوەن پێداویستی تایبەتە پێویستی بە یارمەتی زیاترە مەسەلەن بە جارێک لە خوێندنەوەیەک تێناگە بە 2 جار بە 3 جار هەر ئەبێ بەشت هەر فێرە بێ کەمێکی زۆر کەمی هەیە کە ئەمانە ئایکیویان لە خوار 50 و ئەوانەوەیە کە فێر نابن پێویستیان بە فێرکردن ئاگینا هەیە یعنی هەر بۆ نمونە ئەو پرۆفیسۆری کە لە مایۆ کلینیک دەرسی شەلل دەماغ ئەڵێتەوە پرۆفیسۆرێکە شەلل دەماغە بە پاسکی لە چێ بۆ قاعەکە و دەرس بە زانکۆ ئەڵێ عالمێکی گەورەیە و بوارەیە لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک ئەم بۆ چوونە ڕاز نییە تۆ دەستی لێ بشۆی بڵێ وەڵام ئادەمە فلیجی مێشکە ئیتر تەواوە ئێمە بەداخەوە زۆر جارکە وا ئەکەین دای بەدایک وا گەڵین مناڵەکەت ئەڵێ ئەو لێ حاحەکە سوورە بێ لەسەر مناڵەکەم چێتی ئێمە کاڵین جۆرێک لە ئیفلیجی مێشکێتی ئەو تووشی شۆکە بێ ئەڵێ تازە تەواویتر مناڵەکەمی فیلم بە زوانیە و بۆ چوونە هەڵەیە جاوەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێدا لە کوردستان پرۆفیسۆرمان هەیە لە مایۆ کلینیک لە ئەمریکا هەمانە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەمانە پێویستیان بۆیە کە لە قۆناغەکانی سەرەتاوە دەستگیرۆیی بکرێن وەک لە ئاڵقەی پێشوشا بۆمان باس کرد نەگەر تۆ لە سەرەتاوە بە مناڵەکە بڵێ گێلە کە گەورە بوو هەر گێل دەرەچێت جا هەرچیەک بێ مناڵەکە جەنابی دکتۆری سەرم بۆ ڕاوەشێنی ینی هاوڕایە لەگەڵ
ئەوەی کە ماوەتەوە دەربارەی پەروەردەی تایبەتە، پرۆگرامی پەروەردەی تایبەت چییە لە قوتابخانەکانە؟ خات و میدیا عمەر باس دەکات کە ئەو سەرپەرشتیاری پسپۆری پەروەردەی تایبەتە باس لەو پرۆگراماکە و پامنێرمان سەڵاح لە هەڵەبجا کە لامان کاتە بەرپرسی ئۆفیسەکەشمانە باس لە نمونەیەکە لەو بەڕێزانی کە ئیفلیجی مێشکیان هەیە و لە قۆناغەکانی خوێندنە زۆر چۆتە پێشەوە و وەیەکێک لەو کەسانی کە لە بواری ئەدەبیاتە زۆر پێشڕەفتە. بەسپاسەوە دکتۆر ئیبراهیم، ئەگەڕم خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە. خۆی بەرنامەی پەروەردەی تایبەت لە دوو تەوەری ڕئیسی پێکاتوە. پەروەردەی پێشوەخت کە پێوتە Early Education، Inclusive Education یعنی پەروەردەی بەرفراوان. ئەم دوو بەرنامەیە وەزارەتی پەروەردە تەبەنی کردووە، بەڵام ئێمە وەکو ڕاهێنەری پەروەردەی تایبەت زۆر پشتگیری پەروەردەی پێشوەختەکە ئەکەین. لەبەرەوەی مناڵ هەموو مناڵێک نەکداون ئەبێ لە پێشە ئاشنابێ بە دەموچاوی خۆی. زۆر جار هەیە خێزان ئەمە نازانێت. ئێمە ئەبێ مناڵ لە مناڵیەوە فێری ئەوەکەین کە هەر یەکەمان جیاوازین. ئەگەر لە مناڵیەوە ئەمە نەچێتە مێشکی مناڵەکەوە کە گەورە بوو تۆزێ بە زەحمەت تێی ئەگەیەنی کە پەروەردەی پێشوەخت چییە. پەروەردەی پێشوەخت ڕاهێنانیەکە طبعاً بەرنامەکە هی وەزارەتی پەروەردەیە، مڵکی وەزارەتی پەروەردەیە و وەزارەتی پەروەردە بە پارەیەکی یەکجار زۆر کڕیوێتی. بۆیە من داواتان لێ یەکەم هەمیشە پشتگیری ئیشەکانی وەزارەتی پەروەردە بکەن، چونکە ئیشی وەزارەتی پەروەردە گشتگیرە بۆ هەموو مناڵێکە. ئیتر ئێمە باسی ئەوە ناکەین باوکی ئەم مناڵەیە دایکی ئیشی چییە، بەلامانەوە گرنگ نییە. ئێمە یەن فۆڕم بۆ مناڵەکە پڕەکەینەوە، گرنگە بەلامانەوە ئەم مناڵە چه حالەیەکە، مستەوای فێربوونی لە چیایە و گرفتەکەی چییە و ئەم فۆرم و ئەم شتانە کە باسیەکە من بەرنامەی پۆرتاج و تیچ کە لە Early Education بەکارهێنرێ و سمۆڵ ستێپ و پیپثری ئەمانە هەمووی مڵکی وەزارەتی پەروەردەن کڕاوە و ڕاهێنەرەکانی لە هندستان خولیان بینیوە بە پارەیەکی زۆر کە وەختی خۆی یونیسێف سپۆنسەری وەزارەتی پەروەردە بۆ لە ساڵەکانی 2003 ئەم ئیشانە کراوە. ئەو مامۆستایانی کە لەم ناوەندانە ئیشەکەن لە Early Educationەکانی هەولێر و دوهۆک و سلێمانی و قەڵازی و ڕانێ هەمووی بە سکایپ خولی هندستانیان بینیوە و بە پارەیەکی یەکجار زۆر، کەواتە تۆ مڵکێکە هەیە بە قیمەتە هینی وەزارەتی پەروەردەیە ئەبێ پشتگیری بکرێ. ئەم Early Educationە ڕاهێنانە خێزان چۆن لەگەڵ مناڵەکە ئیشەکە. زۆر جار هەیە مناڵەکە قسە ناکات، دایکەکە نازانێ. ئێمە ژەڵێن کێڵێ ئەم مناڵە و برسی نییە، چینو نییە. دایکەکە فێرەکەین کە فلاش کارت بەکارێنە، ئەڵین بەیانی کە هەستایی ئاو پیشانی مناڵەکە و بە شیر، توالێت، خواردن بزانە حەزی لە کامیانە، یعنی ڕێگای تەواصل. دایکەکە نازانێ ڕێگایتەوە، هەندێک هەیە خوێندەوارەی زانێ، هەیە خوێنەوار نییە نازانێ، کە دایکەکە فێرەکەین دوای یەتەوە زۆر یعنی مەمنونە ئەڵێ من هەتا ئیسا نەمزانیەوە چۆن قسە لەگەڵ مناڵەکە ماکەم. یان ئەبێ مناڵ دەموچاوی خۆی ئاشنابێ، بزانێ ئێمە هەمومان جیاوازی، هیچ دوو کەسێک لە ژیانە وەکو یەک نییە و ئەبێ ئەم خێزانە فێر کرێ کە ئەمە مناڵە وەکو هەموو مناڵێکی تر، بەڵام هەڵگیری حالەیەکە ئەبێ ئەمە بخرێتە مێشکە. زایدەن ببوورە بەرفراوانمان هەیە، ئەوەش کە پێوترێ قوتابخانەکانی وەزارەتی پەروەردە کە خۆی یاسایەکەیە کە هەموو مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتی مافی خوێندنی هەیە، بەڵام لە قوتابخانەی بەرفراواندا لە هەندێک قوتابخانە ژووری سەرچاوەمان هەیە بۆ ئەو مناڵانەی کە گرفتیان هەیە ناتوانن لە پۆلا دانیشن، لەو ژوورە ڕائەهێنرێن دوایی ئەخرێنەوە پۆل، بەڵام بە هیچ شێوەیەک لە هیچ بەرنمەیەکە جیاوازی ناکرێت لە مناڵی خاوەن پێداویستی تایبەت و مناڵێکی ئاسایی، یعنی ئەم مناڵە لە قوتابخانەیە وەکو مناڵێکی ئاسایی. محەممەد بورهان کە لەگەڵی دادەنیشیت هێزت پێدەبەخشێت، ئەو زیاتر ژیانت لا خۆشەویستەکات، فێرمانەکات، نەخۆشیەکان هیچ دەمێک
لە بەردەم تواناکانە ناتوانن ببنە ڕێگر. ئەو سەرباریەوەی نەخۆشی شەلە دەماغی هەیە، ڕەوانبێژێکی باش و نووسەرێکی بەتوانایە، هاوکات خوێنکاری قۆناغی 12 ئامادەیشە. بەم شێوازە بۆ بەرنامەی چارە چیرۆکی سەرکەوتنی ژیانی خۆی و پلانەکانی بۆ ئایندا کە نووسینی کتێبێکە بۆ خزمەتکردن بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئاشکراکات. بە هۆی نەخۆشی شەلە دەماغە بوومەتە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بوونیشم بە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت نەبووەتە ڕێگر. و لە قۆناغی 12شم لە ئامادەی ئەحمەد موختار جاف ئێمە ئەوە نەبووەتە هۆکار کە دەزە لە ژیان بفرین، ئەمەش بە هاوکاری کێکرا بە هاوکاری خەزانەکانمان و ڕێکخراوەکان بە دەرەجەی یەکێک لەو ڕێکخراوانە ڕێکخراوی بڕۆژیانێکی نوێ بوو و بەڕێز ماسا سووران و ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە و بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە بەڕێزمە مۆزە سۆران و قوتابخانەکانمان کە ئێمە پرۆژەیەکمانەیە بە ناوی باکێشەکانی خاوەن پێداویستی تایبەت بنووسی بە ئەم ناوەش باکێشەکانی خاوەن پێداویستی تایبەت بنووسی ناوی ئەسڵی کتێبەکەمان ئەوەیە کە کێشەکانی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان هاوە بە سپۆنسەری ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە و کە هەمیشە و هەردەم هەموو ڕێکخراوەکان هاوکارمان بوون. ئینشاءڵڵا بم زوانە ئەیدەین بڵاوکرێتەوە لە ڕوانگەی پەروەردەوە لەوە دەست پێکا دوای قۆناغی 6 دوای قۆناغی سەرەتایی واتە حەوت بۆنەوە ئیتر حەوت بۆنەوە ئەبێ خۆمان بڕین، خۆشمان بەتەنها ناتوان و مامۆساکانمان هەرچەنە مامۆسایەکی بەتوانە و کارامان بەڵام ئەوان ناتوانن ببنە جێگرێ مامۆسای پەروەردەی تایبەت. بە گشتی ئەوەی کە پێویستە بکرێ ڕەوشی کەمەندامان لە ئێستادا باش نییە، بەو باشی کە لە وڵاتان هەیە لێرە نییە و من پێم باشە پەیامەکەم بۆ وەزارەتی پەروەردە تکایە بەڕێز وەزیری پەروەردە کاگالان من داوات دێ ئەەکەم ئەزانم ئەتوانی حەوت بۆنەوە مامۆستای پەروەردەی تایبەتی بۆ دابین بکەی و من داوات دێ ئەەکەم تکات دێ ئەەکەم بە وجدانی خۆمان ئاسوودەکەین. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ماوەی 5 ساڵە لە ڕێگای پرۆژەیەکەوە بەردەوامی دەدات بە هەندانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ بەردەوامبوونیان لە پرۆسەی خوێندن. ئەم کارەشیان بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە ئەنجامی دەدەن. ئێمە بەسواسەوە بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەڵەبجە و تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی ئێمە توانیمانە هاوکاری سەرجەم قوتابیەکان بین و توێژەر مامۆسای توێژەر دانین بۆ پۆلی 9 تا 12 ئێستا بەچاوی خۆتان محەممەد بورهانتان بینی کە شەلە دەماخی هەیە گرفتەکەی زۆر ئاستەکەی ئاستێکی قورسە ئاستی سێە و ئێمە ئەتوانین لەگەڵ یابین و سواز بۆ مامۆساکانی ئەحمەد موختار ئەم کوڕە توانایەکی زۆر باشی هەیە ئەو توانە شاراوانەی هەیە کە لە ڕێگەی پەروەردەی تایبەتەوە توانیمانە و بتوانین بەهرە شاراوەکانی بخێنە بەرچاوی کەسان. لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 500 خوێنکاری خاوەن پێداویستی تایبەت بوونی هەیە کە بەردەوامن لە پرۆسەی خوێندن هاوشێوەی کەسانی ئاسایی. لەم ژمارەیەش 22 خوێنکاریان نەخۆشی شەلل دەماغیان هەیە، بەڵام نمونەی محەممەد بورهان لەو نەخۆشانە هۆکارە بۆ ئەوەی ڕاوەستانێک بکەین لە ئەستوانە و بەهرەمەندیەکانیان چاو بخشێنرێتەوە بە توانەکانیاندا وەک خۆی دەڵێت سەیری لە شولارم مەکە لە توانەکانم بڕوانن. سەڵاح جەمیل تایبەت بە بەرنامەی چارە کورسات نیوز هەڵەبجە. لە کۆتایی ئەمەڵقێمان کە تایبەتە بە ئفلیجی مشک و لە ئەڵلقەکانی کۆتای بە دەربارەی نەخۆشیەکانی مناڵان ئەوەی کە بەدەستی منە مۆبایلەکەم و ئەم شێوازی دانیشتنش کە دانیشتوم هەمووتان ئەزان کە شێوازێکی دانیشتنی ئاسوودەیانە ئیسراحەتە. ئەومە نەتوانی ئاوا بە ئیسراحەت دانیشین و قسەی گەورە بکەین، بەڵام ئەوی کە گرنگە بۆ ئێمە کردارەکانە و ئەوەی کە گرنگە بۆ ئێمە کە قساکەین زمانمان بە خێر هەڵگێڕن و بەخێر قسە لەگەڵ بەرامبەرەکانمان بکەین بەخێر لەو بەڕێزانەی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. ئێمە وەک ئەو کەسانەی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتمان نییە و لە شوێنان دایان بینین ناشرینترین وشەکە بەکاری بین وشەی گوناحە و نوقسانەیە.
کە بەڕاستی ئەو شانە نابێت بەکاربێت بە هیچ شێوەیە لە کۆمەلگایمە چونکە ئەم مناڵانە کە دروست بوون وەک ئێمە دروستکراوی خوان و لەوانەیە دیارێک بێ بۆ ماڵانەی کە کەسی خانپدوێسی تایبەتیان هەیە بەجا خانپدوێسی تایبەت ئۆتیزمە داونە ئیفلیجی مێشکە کێشەکانی بیستنە کێشەکانی زمانگرتنە هەرچێک بێ پێویستێمەوە هەر کەسێکی تر مامەڵان لەگەڵا بکەین و ڕێزیان لێ بگرین نەک تەنها هەر قسە بکەین وە لە حاڵەتێک ئەگەر قسەشمان کرد کا با قسەی باش بکەین. ئەو بەڕێزانەی کە ئیفلیجی مێشکیان هەیە ئەوەی کە لە بەردەستی منە هەندێک داتا دەربارەیان دەڵێن کە یان لە کۆڵنزانستەکانەوە دەرخستووە کە لە 128 ئەو بەڕێزانەی کە کێشەی ئیفلیجی مێشکیان هەیە لە مناڵان و لە گەورەیە کێشەی گەشکیان هەیە. مادام ئەمان کێشەی گەشکیان هەیەواتە لە هەموو 100 مناڵە 28 مناڵ لە هەموو 4 مناڵە مناڵێکیان زیاتر کێشەی گەشکەیە بێ کە کێشەی گەشکەی بێ بەردەوام پێویستی با خواردنی شروب و دەرمانە بێت بۆی کە گەشکەکەی بۆ کۆنتترۆل کرێ لەبەرەت کام لە دایکان و باوکان وایە کە شروبی گەشکاکڕن بۆ مناڵەکانیان شروع بێ بکڕن کە شەکری تێدانە بێت و تکا لەگەڵ دەرچوونی یەکەم دانا و دەستکەم بە شوشتنی دەمودانی مناڵەکانتان جا مناڵێک بێک هیچ کێشێکی نەبێ خود مناڵێکی ئیفلیجی مێشک بێ بۆی کە کێشەی کلۆربوونی دەمودانی ژنێتە سەر کێشەکانی تر وەوە کەمیشە پێماوتون قودانی هەویریدان هیچ کێشەیەشی نییە هەر جۆرە هەویرێک بێ هیم نەڵاهی گەورە ئەمە یەک دوو لە 158 و بەڕێزانی کە کێشەی ئیفلیجی مێشکیان هەیە واتە لە دوو مناڵێکیان زیاتریان کێشەی پەیوەندیکردنیان هەیە لەگەڵ بەرامبەرەکانیان وەکەمە بە ئاسایی ناتوان پەیوەندی بکەن جا پەیوەندی بە چاوەڕوانی بە یاخود پەیوەندی قسەکردن بێ بەڵام مەرجنی هەمویان وابن و گوتمان لە دوو دانە دانەیەکیان بەڵام مانای ئەوەنی ئەمان هەستیان نییە مانای ئەوە نیە کە سۆزیان نییە لەبەرەوە پێویستە هەست و سۆزمان هەبێت لە پەیوەندیکردن لەگەڵیانە و ڕێزیان لێ بگرین نەک بەزەیمان پیانە بێتەوە چکە مرۆڤ شایانی ڕێزە نەک بەزەی لە 142 ئەو بەڕێزانی کە کێشەی ئیفلیجی مێشکیانە کێشەی بینینیان هەیە لەبەرەوە لەوانێ لە قۆناغەکە پێویستیان بە پزیشکی چاو لە چاوکردنی چاویلکە یاخود کاری تر هەبێت بۆ چاوەکانیان و هەروەها لە 123 بۆ 56یان کێشەی فێربوونیان هەیە واتە لە هەر 4 مناڵێک کە ئیفلیجی مێشکی هەیە دانەیەکیان دوانیان کێشەی فێربوونی هەیە بەڵام مانایەوە نیە کە هەمویان کێشەی فێربوونیان هەیە بەڵکو دەکرێت مناڵانی ئیفلیجی مێشکیش بڕۆنە بەر خوێندن بڕۆنە بەر فێربوون وەک لە مەڵقێشە بینتان کە خەڵکمان هەیە خەریکی نووسینی کتێبە لەبەرەوە پێویستە ئێمەش وەک کۆمەلگا وەک دەوروبەر فرسەتی یەکسان هەلی یەکسان بڕخسەین بۆ بەڕێزانی کە ئیفلیجی مێشکیان هەیە بۆی وەک هەر مناڵێکی تر توانای فێربوونیان هەبێت چونکە ئەوانش دەکرێت فێر بن دەکرێت خوێنەوار بن دەکرێت و بەرهێن بن و هەروەها ئەمەی کە لە بەردەستی منە دەڵێت لە 155 ئەو مناڵانەی کە ئیفلیجی مێشکیان هەیە کێشەی میزڕاگرتنیان هەیە بەمانایەکتر لە هەردوو مناڵێکیان کێشەی میزڕاگرتنیە بێ ئەمەش ئەرکی خانەوادە و خێزانەکان زیاترەکات لەبەرەوەی کە پێویستیان بۆیە بەردەوام دایبی بە مناڵانە هەڵگرن و پێویستیان هەیە بەردەوام بڕۆنە دەستشۆریەکان بۆی کە کاری دەستشۆری بۆ مناڵەکانیان جێبەجێ بکەن ئەوەی کە بۆیم ئەکرێ بەلایکەمەوە ئەوەیە کە دەستشۆری پاک و تەمیز لە هەموو شوێنە بەردەستکەین بۆیان و هەر کاتێک پێویستیان بە هاوکاری ئێمە هەبوو یارمەتیان بین ئەمەی کە لە بەردەستی منایە لایەکێک لە ئەڵقەڕاستە خۆکانیشە باسم کرد کە کاکە دانیار کە کەسێکە لەو بەڕێزانی کە داون سیندرۆمی هەیە کاری دەستیەکات و وەک پاڵپشتی و پشگیری بۆ دانیار و هەموو ئەو بەڕێزانەی تر کە خاوەن پێداویستی تایبەتن بەرداوام لە بەرنامەکانە خوددایار بە ئیکەمە دەستم بۆی کە پێتان بڵێم ئێمە وەک دەستگاکانی ڕاگەیاندن پاڵپشت و پشگیری ئێوەین ئێوە و بەرهێن بن و خوددایار بێت ئێمەش بەکارهێن و کڕیاری بەرهەمەکانی ئێوەبی خوددایار بێڵقەی داهاتووی چارە لەسەر ئیفلیجی مێش قسەی زیاترمانە بێ هەوڵ دەدەین ڕێبەرێک دروست بکەین بۆ ئەو دایک و باوکانەی کە مناڵ ئیفلیجی مێشکیان هەیە لەسەر شێوازی ئامادەکردنی خواردن و لەسەر شێوازی خزمەتکردنیان هەتا ئەڵقەی داهاتوو هیوادارم هەرگیز پێویستان بە پزیشک و نەخۆشخانە و دەرمان نەبێت ئەوەتان لەبیر بێت کە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت مرۆڤن و مرۆڤ شایانی ڕێزە نەک بەزەیی تکایە وشەی نوقسان وەیش گوناحە بەکار مەهێنن بەڵکو تەنها وەکە مرۆڤێکی تر ڕێزان لێ بگرن خواتان لەگەڵ و شەوتان شاد.